هەرگاوەکانی ڕەجەب تەیب ئەردوغان سەرۆککۆماری تورکیا گومانی لای ئەمریکیەکان دروست کردووە. هەندێک لە توێژەر و شارەزایانی بواری تورکیا دەگەن ئەو ئاستەی بڵێن تورکیا چیتر هاوپەیمانە ستراتیژیەکەی ئەمریکا نییە لە ڕۆژهەڵاتی ناوین. هەرچەندە ڕەخنەوی گرانیەکان زیاتر بوو لە پارتی دادوگەشەپێدان و خودی سەرۆک ئەردوغانە، بەڵام پێگە استراتیژیەکەی تورکیا وەک دەوڵات ڕۆڵی ئەو وەک یاریکەرێکی هەرێمی لە ڕۆژهەڵاتی ناوین بۆ ئەمریکا جێگەی بایەخە هێشتا. دکتۆر سڤانتێ کۆرنێڵ توێژەر و شارەزا لە کاروباری تورکیا لە سەنتەری بایپارتیسان پرۆسەی ئاشتی بەلەمپەری سەرەکی ئۆردوگان و بۆ گەشتن بە ویستەکانی ئەژمار دەکات. پرۆسەی ئاشتی و پرسی کورد هەیە، هەرچەندە هەنگاوی باش جراوە لەلایەن ئاکەپەوە، بەڵام پرۆسەکانی ئێستا چەقی بەستووە، بۆیە ڕۆڵی کورد لە ئێستادا زۆر گرنگە کە بە بۆچوونی من ئەگەر پرسی تیرۆر نەمێنێت لە مەسەلەی کووردا، ئەمریکا و ڕۆژاوا زۆر بەپەرۆشن بۆ پەیوەندی لەگەڵ کورد لە تورکیا. هەرچەندە بەشێکی زۆر لە گۆڕانکاریەکانی تورکیا ناوخۆیە و لە ئاستی نێودەوڵەتی تورکیا هێشتا تاکە وڵاتی ئەندامی ناوتۆیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین ڕێککەوتنامەی ئاسایش و سەربازی لەگەڵ وڵاتانی ڕۆژئاوا هەیە، بەڵام گۆڕانکاریە ناوخۆیەکان کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی تورکیا هەبووە، بەتایبەت بەرامبەر بە ئەمریکا. جیمس هۆڵمز سەرۆکی ئەنجومەنی تورکی ئەمریکی پێی وایە هێشتا زووە قسە لەسەر کۆتایی هاتنی هاوپەیمانی تورکیا و ئەمریکا بکرێت، بەڵام بێگومان گۆڕانکاری زۆر ڕوویداوە لە تورکیا کە ڕەنگە ئەمریکا وەک پێویست تێگەشتنی بۆی نەبوو بێت. هۆڵمز کە پێشتر باڵۆزی ئەمریکا بۆ لە لاتیڤیا و ئاسیای ناوەند پێی وایە تورکیا لە بەردەم تاقیکردنەوەیکی گەورەدایە. ئەو دۆخی ئێستاش هەیە کاریگەری نەڕێنی زۆری هەبووە لەسەر دۆخی ئابووری تورکیا و دابەزینی ئاستی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان تورکیا و ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا. خۆی خراپی بەرپرسانی تورکیا ئەوەیە کە کاتێ لە ناوخۆدا شکست دێنن ئەمریکا و ڕۆژئاوا تۆمەتبارەکەن. ئەمە چارەسەری کێشەکانیان ناکات سەبارەت بە دۆخی ناوخۆی تورکیاش کە کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە هەبووە پرسی کووردە کە گرنگترین پرسی ئێستای تورکیایە. زۆرێک لە چاودێرانی دۆخی تورکیا لە واشنگتۆن پیان وایە هەوڵەکانی ڕەجەب تەیب ئەردوغان بە ئاڕاستی بەهێزکردنی پێگەی خۆی وەک سەرۆکی وڵات کە هەندێک بە سوڵتانی نوێی ناو دەبن تورکیا بەرەو هەڵدێر دەبات. گرەوی سەرەکیش لەسەر سەرکەوتنی کووردە بۆ پەرلەمانی داهاتی تورکیا لە هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی حوزەیرانی داهاتوو. سەرکەوت شەمسەدین، NRT، واشنگتن.